بەڕێزان لە هەرکوێن سڵاوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر بە دیدارتان شادە بمەوە دیارە خۆشحاڵیەکەم لە هەمەتوانم بڵم نیگەرانیە ئەم خۆشحاڵیە دیارە نیگەرانیەکەم پەیوەندی بەو کارە ساتە گەورەوەیە کە بەسەر دەربەندیخان داهات ئەو تیشکانەی کە ئێستا بینیتان ئەوە گڵۆپی یا ڕووناکی هاندی هاوڵاتیانی دەربەنیخانە بۆ فلایکامەکەی ڕوودا و وەکو ئاماژەیەک بۆ بینینی معاناتەکانی ئێرە هەر تیشکێک لەو تیشکانێکی ئێوە بینیتان ئەوە ئاماژەیە بۆ ماڵێکی کارەساتبار بۆ مناڵێکە سەرمایەتی ئاماژەیە بۆ معاناتێکی گەورە کە لەم مەیدانەدا کۆبوونەتەوە